کادرانی پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستان چاویان لەسەر بەستنی کۆنگرەی حزبەکەیانە و پێیان وایە کۆنگرە دەتوانێت چارەسەری کێشە و ناکۆچەکانی نێوخۆی یەکێتی بکات و گیانێکی یەکگرتوو بەکاری ڕێکخراوەی حزبەکەیاندا بکاتەوە. کۆنگرە ضرورەتێکی حیزبیە بە تایبەتی وەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە چەندین کێشەی ڕێکخراوەی و ئۆرگانیاتی ئەپەڕێ بۆیە کۆنگرە لەوە دەرچووە کە تەنها داواکاریە. کۆنگرە پێویستی بە داواکاری نییە، کۆنگرە پێویستی بەوە هەیە بڕیاری لێ بدرێت و ساز بکرێ، چونکە بەڕاستی پێویستە هەموو حیزبێک چەند ساڵجارێک کۆنگرەی خۆی بکە بە پێی پەیڕە و پرۆگرام و بە پێی ئەو قۆناغی کە تایە ئەژیوە چەندین ڕوودا و ڕوویداوە ئەوە ئەخوازێت کە یەکێتی کۆنگرەی خۆی ساز بکە، کۆنگرەیەکی سەرکەوتوو کە ببێتە مایەی بەهێزبوونەوەی یەکێتی، چونکە یەکێتی بە هەموو ئەو کێشانەی کە هەیەی چاوی خەڵکی کوردستانی لەسرە بەرپرسیارەتێکی گەورەی مێژووی لەسرە بۆ ئەوی بتوانێت ئەرکە مێژوویەکان ئەرکە حیزبیەکانی خۆی ڕاپەڕێنێ. پێویستی بەوەی هەیە کۆنگرەیەکی سەرکەوتوو، کۆنگرەیەکی بە بەرنامە، کۆنگرەیەکی تەقلیدی نەبێ بۆ ئەوی بتوانێت لە ئاسی قۆناغەکە و بەرنامەدانان بێ بۆ ئایندە و هەڵگرتنی بەرپرسیارەتی گەورەتر. وە کادرانی پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی تاکیدی لێ دەکەنەوە کۆنگرە پێویستی و ضرورەتێکی گرنگە و دەبوایە زۆر زووتر کۆنگرەی حزبەکەیان ببەسرایە، بەڵام لەگەڵەوەشدا پێیان وایە هێشتا درەنگ نییە و دەبێت هەوڵەکان باڕاستەی بەستنی کۆنگرە جددیتر بکرێت. کۆنگرە وەک وێستگەیەکی سەرەکی بۆ پیاچوونەوە بەکار و بەرنامە و حیزبایەتی یان لە گروپ یان لە ڕێکخراودا کارێکی وەکوتم پێویستێکی حتمیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە ڕابرد لە 2010 تا ئێستا کە بڕیار بوو دەبووە لە 2013 کۆنگرە بەستێتن، بەڵام ئەوە خۆمان دەزانین وەزعینا لەباری ناوچەکە و کوردستان و ئەو پێشهاتانەی پێشدا هاتنە پێشەوە ڕێگەیان نەدا کۆنگرە بەستێتن. بەڵام لە ئێستادا کۆنگرەیەکی ڕێک بە بەرنامەیەکی باش بە بەشداری پێکردنێکی باش بە پێی پەڕەوەی پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم کۆنگرەیە ضرورەتە ببەسترێتن و هەوڵ بدرێتن کەوە نوێبوونەوەیەک لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەستگیرۆیی لاوان و گەنجانی بەتوانە و کادری لێهاتوو دواتریش ئەو خەڵکانەی کە لە پێش و دووشدا خەباتیان کردو لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا پێویستە لە بەرچاو بگرێتن و ئەوانەی کە پێویستن بۆمانەوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا ڕێزیان لێ بچێت و بمێنینەوە، هەمومان بەیەکەوە بتوانین کۆنگرەیەکی سەرکەوتوو ئەنجام بدەین. بەداخەوە هەندێک لە ئەوانەی خۆیان بە مەسوول دەزان لە ناو یەکێتی یاخود دەوری چاچیان هەبوو لە مەسوولیت ئێستا بە شێوازێک لە شێوازەکان بەربوونەتە گیانی یەکێتی کێشەی بۆ دروست دەکەن. ئەمانە پێویستە بەر لە کۆنگرە بنبڕ بکرێن، نەهێڵدرێن هەتا بێنە ناو کۆنگرەش. یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا 3 کۆنگرەی ئەنجامدا و بە پێی پەیڕێوی ناوخۆی ئەو حزبەش دەبێت هەر 4 ساڵ جارێک کۆنگرە ببەسرێت، بەڵام بەهۆی بارودۆخی نەخوازراوی کوردستان یەکێتی نەیتوانی لە ساڵی 2015 کۆنگرەی چواری ئەنجام بدات. لە ئێستاشدا بەستنی کۆنگرە بۆتە داوای زۆرێک لە ئەندامان و کادرانی باڵای یەکێتی و هەر کۆنگرەش بە چارەسەری ڕیشەیی کێشەکان دەزانن. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی ناوەندی یەکێتیشدا بە زۆرینەی دەنگ داواکرا کۆنگرەی حزبەکەیان لە مانگی شوباتی 2018دا ببەسرێت. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.